شیڤان عزیزان خۆشەویستان ئەو شێوەیەکی یادگاری و خۆشە ڕێکەوتی 2 ساڵی 2019 ئێمە کۆڕەجی دۆستانەمان پێکەناوە دانیشتن بۆ سازدانی هەنجی خەنزیلانە ئەو ئاهەنگەی دەکەین بە دیاری بۆ برای زێد عەزیزمان کاکە سۆرانی باداوان لە ئیستەنبۆڵ بۆ کاکە سامان بیرێژی و کاکە هیوا ڕەشپۆشی خۆشەویست سەرپەرشتیاری ئەو ئاهەنگەی کاکە ئەمەی هەڤاڵان و کاکە شیڤانی بەلاشەوەی خۆشەویستە پێشکەشە بۆ خۆشەویستانە کاکە سالاری باداوایی کاکە شوێنەوار شێروانی کاکە ئامانجی مەلای کاکە دانا گورزەیی کاکە ئارەم چاوڕەش کاکە ئازاد تەنیا و کاکە وەهاجی باداوایی ئەرچی وێنەگرتنی ئەو ئاهەنگە دەکەوێت سەرشانی کامێرەوانی خۆشەویست کاکە ئیبۆ و هاوکاری کاکە ڕێبینی بەدەست و پەنجەی ئۆڕژان کاکە ئێمنی مامەدی و دەنجی براتان ئامانجی نزیبات مێدەوارم بەدڵی بینەران و بیسەران بێت مێدەوارم بەدڵی کاکە سۆرانی خۆشەویست بێت شاد بێت ئای پەرچەم دوێنەی ڕیعانە پەروانە زۆر بەنازە زلفت کردوونە بە شانە بە چاوان تیرەندازە لەسەر شان و ملددانە لە جوانیدا ممتازە عاشق دەکەن بە دێوانە دڵ لە سوێ تۆ نەسازە عەزی لێ ناکەم تازە ئای سینگت بە فری ماڵە شیوان پەروانە زۆر بەنازە وێنەینێن لەودی و لەو دیوان بە چاوان تیرەندازە بەقا ناکەم بە کچە تیوان لە جوانیدا ممتازە هەولێ دەدەن بە تیوان دڵ لە سوێ تۆ نەسازە عەزی لێ ناکەم تازە ڕەشپۆش بژێ ئای کەسگەی بەرداون وەک ڕەشمار پەروانە زۆر بەنازە لەسەر شانت گرتیان قەرارە بە چاوان تیرەندازە هانیان دەدا زاڵمی غەدار لە جوانیدا ممتازە ڕۆژێک دێت و دەمدا لەدار دڵ لە سوێ تۆ نەسازەم عەزی لێ ناکەم تازە دڵ لە سوێ تۆ نەسازە عەزی لێ ناکەم تازە بەنازە مژۆڵت دەڵێی نەشتەرن پەروانە زۆر بەنازە وە خەنجەری پڕجەوارن بە چاوان تیرەندازە لەسەر دڵم کاریگەرن لە جوانیدا ممتازە زۆر جێگای درس و خەدەرن دڵ لە سوێ تۆ نەسازە عەزی لێ ناکەم تازە عەزی لێ ناکەم تازە
ئای کوڵمەدە وەک سێوی دوو ڕەنگن پەروانە زۆر بەنازە مژۆڵە دڵی غەدەنگن بە چاوان تیرەندازە مامکت خڕن پڕ بە چەنگن لە جوانیدا ممتازە عاشق دەکوژن زۆر بێدەنگن دڵ لە سوێ تۆ نەسازە عەزی لێ ناکەم تازە دڵ لە سوێ تۆ نەسازە و عەزی لێ ناکەم تازە